بژاردەی بایکۆتکردنی پرۆسی سیاسی عێراق لەلایەن چوار لایەنە ناڕازیەکەی کوردستان لە دژی دزینی دەنگەکانیان تا ئێستا بەکراوەی ماوەتەوە بڕیاری کۆتایی لەسەر نەدراوە، بەڵام لە ئەگەری وەرنەگرتنەوەی دەنگەکانیان هەر چوار لایەنەکە بەڵێنیان بە یەکتری داوە یەکتری بەجێ نێهێڵن و بەیەکەوە بڕیاری یەکلاکەرەوە لەو بارەوە بدەن. پێی باشە ئەمریکا کە هەموو حزبەکان بەشداری لە تەشکیلەی نوێی حکوومەتی عێراق بکەن، بەڵام بە حکمی ئەوەی کە ئەم سوار حزبە دەنجیان دزراوە و مەغدورن، ستەمیان لێکراوە، تەزویریان دەرحەق کراوە لەو هەڵبژاردنە، بۆیە هێشتا بڕیاری ئەویان نەداوە، بەڵکو بڕیاریان وایە سوورن لەسەر ئەوەی کە هەموو کارێک لە پێناو جێڕانەوەی دەنگەکانی خۆیاندا بکەن. بزنەوەی گۆڕان کە یەکێکە لەو چوار لایەنە ناڕازیی کە پێیان وایە دەنگەکانیان دزراوە ئامادە نییە سازش لەسەر دەنگە دزراوەکانی بکات. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی و حیزبەش دەڵێت ئامادە نین بچینە پەرلەمانێک دابنیشین کە دەنگ دز و گەندەڵکاری تێدا بێت. پەرلەمانێک پێکات بێ لەو دز و جەردە و خائینانە جاچ کورد بن، ئەوانەی لە مەبەستم یەکێتی و پارتی و لایەنێکی دیاری کراوە چ عەرەبن لە بەغدا، ئێمە ئامادەنین لەو پەرلەمانە دابنیشین، چونکە دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمجارە لەوێوە زەوت کرا، لەوێوە دزرا، خیانەتەکە لەوێوە دەستی پێکرد. هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریش کە هێشتا بڕیاری کۆتایی لەبارەی چوون یان نەچوونی بۆ بەغدا نەداوە، بەڵام ئەندامێکی ئەنجومەنی گشتی ئەو حیزبە لەگەڵ کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا نییە. پێی وایە ئەو کارە خزمەت بە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان دەکات. چەندین لایەنی خراپی هەیە، لایەنی سلبی هەیە. کورسیەکانی ئێمە ئۆپۆزیسیۆن بەگشتی کورسیەکان لەلایەن ئەو دەسەڵاتە پڕ دەکرێتەوە، یان ئەو هێزانەی کە کورسیان زۆرە پڕ دەکرێتەوە، کەواتە کورسیەکانی ئێمە ئۆتۆماتیکی دەبێتە ئیزافە بۆ کورسیەکانی پارتی و یەکێتی. دووەمیان هەر بڕیارێک لە عێراق دەرچێت کە ئێمە ئەندام پەرلەمانمان لەوێنەوێ لەوانەیە لە بەرژەوەندی باڵای میلەتەکەمان بڕیارێک نەدرێ. ئەگەر ئێمە ئەندام پەرلەمانەکانمان لەوێ مەوجود بن، شەڕ لەسەر حەقی میلەتەکەمان دەکەن و هەر زانیاریەکی وردەکاری شەبێت، چ تەئاموری بێت، چ بەرژەوەندی ئەحزابەکانی ناو پەرلەمان بێ، هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانن ئەو زانیاریانە بگەێنە میلەتی کورد. بە بۆچوونی چاودێرانیش ئەگەر چوار لایەنەکە بچنە ژێرباری ئەوەی بایکۆتی پرۆسەی سیاسی لە عێراق بکەن، ئەو کارەیە کە ساختەکار و دەنگ دزەکان دەیانەوێت، چونکە ئەوان بەردەوام هەوڵیان بۆ ئەوە بووە بۆ هەموو لایەکی بسەلمێنن کە تەنها ئەوان نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و خەڵک تەنها متمانەی بەمان هەیە. چۆن لە هەرێمی کوردستان سەنگەریان لێگرتون ناڵ گەندەڵکاری ئەنجام دەن و یان ڕێگریان لێ دەکەن، چۆن دیکتاتۆریەت لە هەرێمی کوردستان هەوڵ دەدەن کەوا لە ناوی بەنوبەرگری دەکەن لە سیستەمێکی دیکتاتۆری ئەو دوو حزبە دەسەڵات. بە هەمان شێواز پێویستە لە عێراق، لە پەرلەمانی عێراق، لە حکوومەتی داهاتووی عێراق هەمان شێواز بەرگری بکرێ لە مافەکانی خەڵکی کوردستان لە مادەی 140 هەروە هەوڵ بدرێتەوە لە ڕێگەی عێراقەوە بکرێتە سنتەرێک بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان. بایکۆتکردن یان خۆپەرایۆزخستنی چوار لایەنە ناڕازیەکە لە تەواوی ناوەندە سیاسی و دیبلۆماسیەکانی عێراق واتە چۆڵکردنی گۆڕەپانەکە بۆ ساختەکاران، کە ئەوەش ئاواتی ئەو حیزبانەیە بۆ ئەوەی بەبێ ئاگداری خەڵکی کوردستان هەرچ کارێک کە لە بەرژەوەندی خۆیانە لە بەغدا بیکەن، بەڵام بە پێچەوانەوە چوونی ئەو هێزانە بۆ بەغدا و سەنگەرگرتنیان لە دزەکان و کارکردن بۆ ئاشکراکردنی گەندەڵەکانیان، ئەوە ڕەنگە ببێتە بربەستێکی گەورە لە بەردەم ساختەچیەکان، بەڵام ئەوەش پێویستی بە یەک هەڵوێستی و یەکگرتووی چوار لایەنەکە هەیە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.